هۆرمۆنی غودەی دوای مناڵبوون خۆشەویستان زۆر ئافرەت هەیە بە تایبەتی ئەوانەی کە باسی ئەنتیتیپیۆکەیان بەرزە بەڵام بەسەر حملەوە و پێش حمل هیچ عیلاجێکی غودەیان نەخواردووە دوای مناڵبوون بە 2 مانگ دێنەوە لە دکتۆر جەوەڵات تووشی غودە بووم خێرە پێشترنەوە بۆی ساکەنە توش بوویت بۆ لەو تەوقیتەیە بە تایبەتی لە تۆپەکەیە لە 3 مانگیە ڕۆدا ئافرەت ئەو کاتەشە کە تووڕەبوون و بێتاقەتی و لەرزین و دڵە ڕاوکێ و دڵە تەپەی بۆ دروستە بێت لە دوای ئەوەی کە مناڵەکەی بووە بەڵام قۆناغی چل ڕۆژەی دوای مناڵبوونی تێپەڕانەوە ئێستا خودەکەی تێکەچێ بۆ تێکەچێ هۆکاری هەیە بەڵام پێویستی بە چارەسەرە نەخێر ئەم کەسە ئەبینین زۆر جار خراوەتە سەر عیلاجی غودە و ماوەیەکی زۆریشی خوا تەنانەت زۆر جار لە ئەوروپاوە دێنەوە ئەلەم کەی تووشی غودەکە بووی ئەلە وەڵای دکتۆر گیان ئەو کاتە شیر مەدە ئافرەت بەسەر شیردانەوە هۆرمۆنی غودەی تێکەچێ پێویستی بە عیلاج نییە ئەگەر پێویستیشی پێی بێ کاتیە لەبەرەوە لە ماوەی مانگێک 2 مانگ ئەو پەڕی 3 مانگ چارەسەر خوات دواتر عیلاج ڕائەگرێ و متابعەکە هەتاکەی تا ئەو کاتی کە مناڵێکی ترێ بێ یاخود مناڵێکی تری لەبارە چێ پێڵین لەو کاتانەیە تەشریف بێنە بۆی کە متابعە بکەین بۆی کەسیش بەهەڵە عیلاجیان نەیاتێ ئەمانە پێوتێ پۆستپارتەم تایرۆیدایتس غودەی دوای مناڵبوون تکام وایە هەموو ئەو خوشکانەی کە پێشتریش دوای مناڵبوون دەستیان کردەوە بە عیلاج جارێکی تر بە غودەکەیانە بچنەوە چکە لەوانەیە غودەکەیان عیبی نەبوو بێ لە جیاتەوەی کە چارەسەرێکی کاتی بخۆن بەداخەوە خراونتە سەر چارەسەرێکی درێژخایەن کە تا ماون ئەبێ بیخۆن هیوادار ئینشەڵڵا چانسێکیان بینێ بۆ ئەوەی کە بتوانین ئەو عیلاجانە ڕاگری و ئەوانیش کە تازە تووشە بن پەلە نەکەن لە بەکارهێنانی چارەسەری غودەی ڕاستەوخۆیان سمارت وەرچەرخانە